ئەگەرچی حکومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا چەند هەنگاوێکی بۆ ئەنجامدانی چاکسازی لە دەستگا و دامەزراوەکانی حکومەتی هەرێمی کوردستان ڕاگەیاند، نەوانە چاکسازی لە کەرتی نەوتدا بەتایبەتی لە داهات و شەفافیەتی فرۆشتنی نەوتدا کە بۆ ئەوەشەوە بڕیار بوو کۆمپانیایەکی نێودەوڵەتی بهێنرێتە کوردستان و سەرپەرشتی داهاتی نەوت بکات بۆ ئەوەی هەموو ئەو گومانانەی کە لەسەر داهاتی نەوت هەیە بڕوێننەوە، بەڵام تا ئێستا ئەو هەنگاوە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ ئێمە ئەوە بەشێکە لە ئەو بڕیارانەی کە حکوومەت بۆ پرۆسی چاکسازی داوێتی و لە سەرزاری جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە نوێنەرایەتی یەکێتیەکە لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە ئەومان گوێ لێ بووە کە ئەویش خواستی ئەوەیەوە داواکارەوە پێداگریەکە لەسەرەوەی کە کۆمپانیایەکی نێودەوڵەتی بێ بۆ ڕێوانەوەی ئەو گومانانەی کە لەسەر داهاتی نەوت لە هەرێمی کوردستان هەیە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانش دەڵێت ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئیرادەی هەبێت خۆی دەتوانێت بیکات نەکهێنانی کۆمپانیایەکی بیانی بۆ ئەو مەبەستە، چونکە داهاتەکانی فرۆشتنی نەوت دیارە بەڵام هێنانەوەی داهاتەکەی ڕوون و ئاشکرا نییە، بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ڕوونتر و شەفافتر بێت لەگەڵ خەڵکەکەی لەو ڕووەوە. حکوومەت ئیرادەیەکی هەبووە خۆی ئەیتوانی ئەمە بکە، مؤسساتی نەوتی دروست کردە هەمومان کە بیوتە ئەوەندە نەوتن فرۆشت ئەمە پارەکەیەتی ئەمە چووە بانقی حکوومەتەوە بەم میکانیزمە گۆڕایەوە بەم هینەکرام چکە مانگانە دیارە چەندی نەوت ڕۆشتەوە بەڵام پارەکەی نادرێ بە خەڵک، هەموو مانگە داهاتی بەرەمە نەوتەکان نزیکەی 140 ملیۆن دۆلارە لە کوردستانە، ئەویش دیار نییە، بۆیە من پێم وایە کێشەکە ئیرادەکەیە نەک ئەوەی کێشە کۆمپانیەکە بێت تەدقیق لە ئێستاداەوەی بۆتە جێگەی گومانی شارەزایانی ئابووری و بواری نەوت و غاز ناڕوونی و ناشەفافیە لە داهاتی فرۆشتنی نەوتی کوردستان. بۆ ڕەوانەوەی ئەو گومانش لە ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێم ڕایگەیاند لە چوارچێوەی چاکسازیەکاندا کۆمپانیایەکی نێودەوڵەتی بانگهێشتی کوردستان دەکەین بۆ ئەوەی سەرپەرشتی داهاتی نەوت بکات و وەڵامی هەموو ئەو پرسیارانە بداتەوە کە وەکو ناشەفافی لە داهاتی نەوتدا تەمەشای دەکرێت. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.